بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى ليريه من آياته إنه هو السميع البصير. الحمد لله رب العالمين، وصلوات ربي وسلامه على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، بريزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحالم لا خزمت ئێوەی بەڕێز بۆ پێشکەشکردنی بابەتێک لەسەر داهاتووی ئیسلام و چارەنووسی جوولەکە بەتایبەت و دەستخۆشیش لەو برا بەڕێزانەی لقی هەولێری ژیار دەکەم بۆ ئامادەکردنی ئەو پانێڵە ئەو سیمینارە لەو کاتە کە بابەتێکی هەنووکەی پێویستە بۆ ئەوەی شارەزابین لە واقعەکەی ئەوڕۆ. بابەتەکەی من چەند تەوەرێکە. سەرەتا تەوەری یەکەم بە شێوەیەکی گشتی ئەو مژدانەی کە لە قورئان و سوننەدا هەیە بە سەرکەوتنی ئیسلام و موسڵمانان بەبێ باسکردنی جوولەکە. لە تەوەری دووەمدا بە تایبەت باسی جوولەکە و باسی مەسیر و چارەنووسی ئەو قەوارەیەی کە لە ناو جەرگەی جیهانی ئیسلامیدا دروست کرا. تەوەرێکی تر مەسیر و چارەنووسی ئەو قەوارەیە لە لای خۆیان، لە کتێبە پیرۆزەکانیان، لە نبوئاتیان، ئەو پێشبینیانەی کە لە تەورات و لە ثەقافەی تەلمودی و لە لای کەسایەتیەکان و حاخامەکانیان. تەوەرێکی تر لە لای کەسایەتیەکانی نوێ کە لە دوای دروستبوونی دەوڵەتەکەیان، سەرکردەکانیان، ڕۆژنامەنووس و شیکەرەوە و مێژوونووس و ئەوانە چۆن سەیری مەسیری ئەو دەوڵەتە دەکەن. لەگەر چەند خاڵێکی تر لە بۆ نمونە باسی لایەنی دیمۆگرافی و لایەنی طبیعەتی ئەو مجتەمەعە، ئەو کۆمەڵگایی کە ئێستا لە ناو ئەو قەوارە زایۆنیەدا هەیە، طبیعەتی ئەو دەوڵەتە ئایا کە تا چەند پێکهاتەکانی مانەوەی تێدایە، و باسێکی تر لەسەر ئەو گەلەی کە خاکەکەیان داگیر کرا کە گەلی فەلەستینیە، ئایا تا چەند لەو کەسانن کە ئامادە بن تەنازول بکەن لە خاکەکەی خۆیان بۆ ئەوەی ئەو دەوڵەتە بەردەوام بی. سەرەتا باسی ئەوە بکەین کە ئەو ئاەت و حەدیثانەی کە ئەو ئاەتانەی لە قورئاندا و ئەو فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە شێوەیەکی گشتی بەبێ باسکردنی جوولەکە باس لە ئەوە دەکات داهاتوو بۆ ئیسلامە. دیارە ئاەتمان زۆرە، حەدیثمان زۆرە لەو بارەوە، مژدەی تێدایە بۆ موسڵمانان، بەڵام ئاەت و حەدیثەکانیش مانای ئەوە نییە کە موسڵمانان پشتی لێ هەڵکەن و بڵێن تەواو مادەم خوای گەورە وعدی پێمانداوە، مادەم پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە، کەواتە ئێمە ئەگەر هیچ کاریشی لە بۆ نەکەین، هۆکارەکانیش بەکار نێنین، ئەو وعدانەی خوا هەر دێتە جێ. نەخێر، وعدە خواییەکان بەهۆی هۆکارەکانەوە دێتە جێ کە هۆکارەکانیش بریتین لە خودی موسڵمانان خۆیان. ئێمە دەبی ببینە هۆکار بۆ ئەوەی ئەو وعدە خواییە بێتە جێ و ئەو مژدانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە لە داهاتوودا بێتە جێ. چەند ئاەتێک لەو ئاەتانە کە ئەو ئاماژانەی تێدایە، ئەو مژدانەی تێدایە، بۆ نمونە ئاەتی 8 و 9 سوورەتی صەف: يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون. والله متم نوره، خوای گەورە نورەکەی خۆی هەر دەبی تەواو بکە ئەگەر چی کافران پێیان ناخۆش بی. هو الذي، پاشان دەفەرمێ، هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله. ئەو دینەکە هاتووە لە بۆ ئەوە هاتووە کە زاڵبی بەسەر هەموو دینێکی تردا. ئەوە وعدی خوایە، هەر دەبی بێتە جێ. هاتنە جێیەکەشی وەکو گوتمان بەهۆی موسڵمانان خۆیانەوە. لە ئاەتێکدا ئاەتی تەمکین، ئەو ئاەتێکە مەشهورە بە ئاەتی تەمکین و ئاەتی ئیستخلاف کە سوورەتی نور ئاەتی 55 خوای گەورە دەفەرمێ: وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات. سەرەتا مەرجەکە باز دەکا، ئیمان و عەمەلی صالح.
ليستخلفنهم في الأرض دەیان کاتە جێنشینی زەوی كما استخلف الذين من قبلهم هەروەکو ئەوانی پێشتر وليمكنن لهم دينهم تمكيني أو دينيان لبو دەکا ئەو دینە هەر دەبی زاڵبی بەسەر هەموو زەویدا وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا ترسەکە نامینێ و بە ئاسایش دەگۆڕدرێ بەڵام مەرجەکەی دیسان تأکید لەسەر ئەوە دەکاتەوە يعبدونني لا يشركون بي شيئا تەنها خوا بپەرستن و شەریکی لە بۆ پەیدا نەکەن بەڵام ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون ئەو یەکێک لەو ئاەتەکانی ترکە زۆر بەڕوونی باسی داهاتوو دەکا کە لە بۆ ئیسلامە آياتي 47 سورة روم ولقد أرسلنا من قبلك رسلا إلى قومهم فجاءوهم بالبينات فانتقمنا من الذين أجرموا وكان حقا علينا نصر المؤمنين وكان حقا علينا حقك خواي جوروكو حقك لسر خوي داينا باختياري خويك سركوتن لبو باورداران بي وكان حقا علينا نصر المؤمنين بلام بومر زي مؤمن بن بمعنى كلمة باوردار بن سركوتني خوا إلا ديتزي آياتي سطو يازدي سورة يوسف حتى إذا استيأس الرسل تصور بك حتى بيغمبران سردماني چيان بسردا هاتيه كبهوابون لوي سركوتني خوا به استائمك لو سردمي كتيدا دجين كهمو جيهان گەورە هێزەکانی جیهان ڕویان کردوتە ئەو شوێنە و مسلمانان دەکوژن و مسلمانان هیچیان پێ ناکرێ پێغەمبەرانی خوا سەردەمانێکیان بەسەردا هاتیە کە بێهیوا بوون حتى إذا استيأس الرسل وظنوا أنهم قد كذبوا وتیان تەواو تازە ئێمە بە درۆ خراینەوە کەس باوەڕمان پێ ناهێنێ بەڵام خوای گەورە دەفەرمێ جاءهم نصرنا ئەلەو کاتەدا سەرکەوتنی خوا هات فنجي من نشاء ولا يرد بأسنا عن القوم المجرمين باشان دفرمي لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب أو تيرو كان كخواي قريبا من باز دكا أونية بس لبو جيران وبي درسوا عبرتي تيدا دوبارة دبنا وأوانا أوتسن آياتك لقرآن لفرمودا پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي كحديثك إمام مسلم رواياتي كرديان عن ثوبان أو صحابيك خزمتكاري پیغمبر بو صلى الله عليه وسلم دفرمي پیغمبري خواه فرمويتي إن الله زوالي الأرض فرأيت مشارقها ومغاربها وإن أمتي سيبلغ ملكها ما زوي لي منها خواه گەورە هەموو ڕۆژهەڵاتەکان و ڕۆژ ئاوایەکانی زەوی پێنیشاندا هەمووم بینی بە چاوی خۆم بە شێوەیەک لە شێوەکان کە غەیبە و پێغەمبەرە و بە وەحی لبوي هاتيو بيشاني دا خواي گەورە وإن أمتي سيبلغ ملكها ما زوي لي منها يعني تي يعني همو زوي دكتور جردستي إسلام ومسلمانا مشارق الأرض ومغاربها يعني همو زوي همو قوي زوي پیغمبري خوا صلى الله عليه وسلم بينيتي ملكي أو أمة دقاتا همو شوينك كبيغمبري خوا صلى الله عليه وسلم لو كاتا دا درقاي وحي وبيني حديثي تميم الداري كإمام أحمد رواياتي دكا لمسندكي كذا فرمي ليبلغن هذا الأمر ما بلغ الليل والنهار هر شوينك شو روجي جيشت بيته أو دينا ديقاته هيت شوينك نيش شو روجي تدانا بي حتى أو شويناني كدولي إسكندنافي أوانا كدلين شش مانك روجو وشش مانك شو بلام هر ديقاته پاشان دەفەرمێ ولا يترك الله بيت مدر ولا وبر هەر خانوویەکە لە پێست و ئەوەی حیوانات و هەر شتێک دروست کرابی إلا أدخله الله هذا الدين إلا خوای گەورە ئەو دینەی داخل دەکا هەموو ماڵێک لەسەر زەویدا ئەو جا بعز عزيز أو بذل ذليل بسربرزي كسيجي عزيز وسربرزيان بزليل كسانك كزليلا عزا يعز الله به الإسلام وذلا يذل الله به الكفر كخواي قرأ إسلام ومسلماناني بي سربرز دكا وكافركاني بي سرشور دكا حديثي عبد الله كري عمر لسر فتح قسطنطينية ورومية وتروما اسطنبول روما كدالي برسياري ليكرا ئێمە لە دەوروبەری پێغەمبەر بووین صلی الله عليه وسلم پیاوێک هات پرسیاری لێ کرد
إذ سئل رسول الله صلى الله عليه وسلم أي المدينتين تفتح أولا لو دو شارە کامیان یەکەم جار فتح دەکرێت ئازاد دەکرێت قسطنطينية أو رومية. فقال رسول الله صلى الله عليه وسلم مدينة هرقل تفتح أولا، يعني هردو كان هر فتح دكري حتى روميش. رومية كبايتختي إمبراطوريتي غربي بو، إسطنبولش قسطنطينية بايتختي إمبراطوريتي بيزنطي. هردو كان هر فتح دكري بلام كاميان سرتا إسطنبول. طبعا باسي حديثك يدي كشيك باسي أو محمد الفاتح رحمة الله عليه بي أجرتي أو ضعيفة بلام لبرد أو نمهناوات شنك أويان صحيحة ومشكلة لسنية بلام حديثك يدي لتفتحن القسطنطينية فلن يعمل أمير أميرها ولن يعمل جيش جيشها ولا روي صناعي حديثية وضعف شتى. حديثي مسألة خلافة على منهاج النبوة. حديثك كإمام أحمد رواياتي دكا محقق كان مسند إمام أحمد أرنؤوط وأنا ضلين إسناده حسن كذا فرميت تكون النبوة فيكم ما شاء الله أن تكون. بيغمبراتي دميني لنا وتنتا أو كاتي خوا حزدك باشان خواي قال رفع دكا ثم يرفعها إذا شاء أن يرفعها ثم تكون خلافة على منهاج النبوة. زين شينيك خلافتك لسد نهجي بيغمبراتي باشان فتكون ما شاء الله أن تكون ثم يرفعها خواي قال رفع دكا ثم تكون ملكا عاضا. ملكك ده صلاة دارك عاض يعني كبرك جزدا يعني ظلمي تدايا. فيكون ما شاء الله أن يكون ثم يرفعها أويش دروا ثم تكون ملكا جبرية. ملكة جبري يعني ببي شورى دكتاتوريت. فتكون ما شاء الله أن تكون أويش هر بردوام دبيتا أو كاتي خوا حزدكا باشان أويش خواي قال رفع دكا ثم تكون خلافة على منهاج النبوة. جارێکی دیکە خلافتێک لەسەر نەهجی پێغەمبەرایەتی دەگەڕێتەوە. ئەوانە هەموو مژدەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی کە بە شێوەیەکی گشتی جارێ باسی یەهودی تێدا نییە. طبعا یەهودیش دەگریتەوە هەموو شوێنێکی سەر ڕووی زەوی ئیلا دەبێ بکەوێتە ژێردەستی ئیسلام و مسلمانان. بەڵام وەکو باسمان کرد تەکیدیشی لەسەر دەکەینەوە جارێکی ترمانەی ئەو نییە کە مسلمانان پشتی لێ هەڵکەن. نەخێر ئەوە هاندانە. ئەو مژدانە هاندانێکە لە بۆ مسلمانان کە کاری لە بۆ بکەن کە ڕۆژێک لە ڕۆژان بە چاوی خۆمان ئەو مژدانە ئەو وعدە خوایانە و ئەو وعدانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببینین. ئێستا بینە سەر بە تایبەت باسی یەهود مەسیریان چارەنووسی ئەو دەوڵەتە ئەو کیانە ئەو قەوارەیە کە لە ناو جەرگەی جیهانی ئیسلامی دروستیان کرد. دیارە ئێمە ئاەتەکانی سوورەتی ئیسراءمان هەیە کە ئاەتانێکی یعنی کوبرەی میحوەرین تەوەرێکی زۆر گرنگن لە باسی مەسیری جوولەکە و بەنی ئیسرائیل و زۆر لە مسلمانان عولەما و زانایانی مسلمانان لە کۆن و لە نوێژدا بە تایبەتی لە نوێ زانایانی ئەو سەردەما زۆر تەکیدی لەسەر دەکەنەوە باسی دەکەنەوە زۆر نبوءاتیان پێشبینیان کردی ڕێگەی ئەو ئاەتانەوە. ئاەتەکان سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. أو باسي مزقوتي أقصى وإسراء باشان دفرمي وآتينا موسى الكتاب وجعلناه هدى لبني إسرائيل ألا تتخذوا من دوني وكيلا ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا. باشان ديت سر باسي مصيريان باسي أو عذابيك خواي قولا سزاياني دا. وقضينا إلى بني إسرائيل في الكتاب أمر ما كرديلا لو كتاب أو كتابة طبعا خلاف لسر أو هيك آية باسي قرآن يا باسي توراة بلام راجح أويا باسي توراة نك باسي قرآن أوانيك أو آياتانيان كرديتا بلغ لسر أوي كعذابي دوم هشتان نهاتية دلين آياتك باسي قرآن بلام بحكمي أوي بيشتر كذا فرمي وآتينا موسى الكتابة كواتا باسا كدبي باسي توراة بينك باسي قرآن. وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين دو إفساد دو تيكداني قوردكا لسر زويدا ولتعلن علوا كبيرا تكبردكا فإذا جاء وعد أولاهما كاتك إفسادي يكم تانكرت بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد بنديك خواهي قولك بهيزن فجاسوا خلال الديار دين ولاتكي ايوا داجير دكانوا لناوي دادرون وكان وعدا مفعولا ثم رددنا لكم الكرة عليهم خواهي قرم منتيان بسر دكا كجاريج كايوا من سرخز بسريان
توانیتان زاڵ بن بەسەریاندا و ئەمدەدناکم بئەموال وبەنین ماڵ و سەروەت و سامانتان زۆر بوو وجعلناکم ئەکثەر نەفیرا ژمارەتان زۆرتر بوو إن أحسنتم أحسنتم لأنفسكم ئەگە چاکەتان کرد لە بۆ خۆتانە وإن أسأتم فلها فإذا جاء وعد الآخرة وعدی دووەمیان ئیفسادی دووەم ليسوءوا وجوهكم جارێکی دیکە دیسان دێن ناشرینتان دەکەن و زاڵ دەبن بەسەرتاندا وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة هەر وەک چۆن جاری یەکەم داخلی مەسجد مزگەوتەکە کە هەیکەل ئەوان بە شێوەی هەیکەل دروستیان کردەوە كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا پاشان دەفەرمێ عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا طبعا ئەو ئاەتە وەکو باسمان کرد زۆر لە زانایانی ئەو سەردەما زانایانی کۆن ئەگەر بگەڕێنەوە سەر تەفسیرەکان هەمووی دەڵێن هەردوو ئیفسادەکە کۆتایی هاتیە هەردوو ئیفسادەکە کرایە ئیفسادی یەکەمیان ئەو کاتە بوو کە لە پاشی پێغەمبەر داوود و سولەیمان عەلەیهیم السەلام کە ئیفسادیان کرد و خراپەیان کرد و حرامیان حەلال کرد و غەیری خوایان پەرست مەملەکەتەکەیان ڕوخا ئیفسادی دووەم ئەو کاتە بوو کە مەملەکەتێکیان یاخود ئەوە یەکەمیان کە سزایەکە دران ئەوەی کە باز دەکرێت نەبوخەدنوسەر کە پاشای ئاشوریەکان لە ساڵی 586 میلادی پێش میلاد پێش لەدایک بوونی مەسیح عەلەیهی السەلام کە هەیکەلەکەیانی ڕوخان ئی دووەمیان بریتی بوو لە ڕۆمانیەکان لە ساڵی 7 میلادی کە جارێکی دیکە مەملەکەتەکەیانیان ڕوخاند ئەوە ئەو دوو سزایەیە کە زانایانی موسڵمان و مفەسیرەکان لە کۆندا باسییان کردی بەڵام نوێیەکان وەکو گوتمان ئاەتەکە بەو شێوێ تەفسیر دەکەن وقەضەینا إلى بني إسرائيل في الكتاب وتە قورئان ئەو زۆریان لەوانە مثلا لەو زانایانەی کە ئەو ڕئیان هەیە مثلا شێخی شعراوی عەبدولفتاح عەبدولستار عەبدولموعیز مثلا هەتا بەسام جەڕار ئەوانە ئەو زانایانە ئەو ڕئیان هەیە کە ئیفسادی یەکەم بریتی بووە لەو ئیفسادەی کە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کردیان ئەوە بۆ موسڵمانان لە ناویان بردن ئیفسادی دوم هێشتا نەهاتیە کاتی نەهاتیە بەڵام ئەو ڕئیە وەکو قەرەضاوی ڕەحمەتی خوای لێبی لە موقع خۆی پرسیارەکی لێکرایە کە وەڵامی ئەوە دەداتەوە طبعا ئەو ڕئیە بە مەرجوح دادەنێ دەڵێ ئەو بەهێز نیە ئەو ڕئیە چەند بەڵگەیەک دەینیتەوە لەوانە وەکو گوتمان یەک لە بەڵگەکان ئەوەیە کە وقەضەینا إلى بني إسرائيل في الكتاب باسی تەوراتە نەک باسی قورئان کەواتە هەردووچی ڕوویدایە کە لە تەوراتدا باسەکە ئەو دوو ئیفسادە بکەن و هەردووچی هات بیتە جێ کەواتە ڕوویدایە و ئەوە نییە بڵێ ئێستا ئیفسادی دووەم کاتی مابی پاشان باسی ئەوە دەکە یەک لە بەڵگەکانی دیکەیان دەڵێ ئەو قەبیلانەی بەنو قەینوقاع و نەظیر و قوڕەیضا بەو شێوەی وا بەهێز نەبوون کە خوای گەورەکە لەو ئاەتە باسییان دەکەوە ئەمدەدناکم بئەموال وبەنین نەخێت چەند قەبیلەیەک بوون و هاوڵاتی بوون لەناو دەوڵەتی ئیسلامی ئەو ئاەتانە لەسەریان تەطبیق نابی بەڵگەیەکی دیکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەروەها سەحابە بەو شێوێ نەبوو کە لە ئاەتەکەدا یعنی لەم یەجووسوا خلال الدیار نەچونە ناو شار و وڵاتەکانیان بەڵکو ئەسڵەن شوێنەکە شوێنی عەرەبان بوو ئەو قەبیلانەی کە بەنو قەینوقاع و نەظیر و قوڕەیضەی تێدا بوو ئاەتێککە ئەوانەی کە ئەو ئاەتانەی سوورەتی ئیسراء دەکەنە بەڵگە دەڵێن عیبادەن لەناوەتە و عیبادە دەبی موسڵمان بن قەرەضاوی دەڵێ نەخێر مەرج نییە ئەوە تا خوای گەورە ئەئەنتم ئەضللتم عیبادی هؤلاء ئەم هم ضلوا السەبیل باسی ضلالەت و گومڕاییشە خوای گەورە بە عیبادی وەصفیان دەکات یان قل یا عیبادی الذین ئەسرفوا على أنفسهم بەڵگەی دیکە دەڵێ ثم رددنا لكم الكرة عليه أمددناكم بأموال وبنين لێرە خوای گەورە منەت دەکا بەسەر یەهود ئایا دەکرێت خوای گەورە منەت بکا بەسەر یەهود بەرامبەر بە موسڵمانان ناکرێت بەڵگەیەکی دیکە لەسەر ئەوەی کە دوو ئیفسادەکە ڕوویدایە و کۆتایی هاتێنەوەکو مابی هێشتا کاتی بەڵگەیەکی دیکە باز دەکا وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا خراپ و ئیفساد دەکەن و خراپەکاری دەکەن لەناو مزگەوتەکەدا کاتێک کە داخلی دەبن بەڵام دەڵێ موسڵمانان شتیوایان نەکردی ئەسڵەن موسڵمانان داخلی مزگەوتەکەیان نەبوون مزگەوتی ئەقسا یاخود ئەوەی کە ئەوان ناوی لێ دەنێن هەیکەل بەڵام قەرەضاوی قسەی جوان دەکات دەڵێ هەر لە هەمان ئەو ئاەتە دەتوانین ئەوەی لێوەربگرین ڕاستە بەو شێوەیە نییە کە شێخی شەعراوی و عەبدولستار عەبدولموعیز ئەوانە کە تەفسیریان کردیە
بەڵام لە هەمان ئەو ئاەتانە دەتوانین ئەوەی لێوە بگرین کە مەسیری بەنی ئیسرائیل چی بەسەردێ. ئەویش هەر لە کۆتایی ئاەتەکاندا خوای گەورە یاسایەک باز دەکات. یاسایەکە بریتیە لە چ؟ وئین عدتم عدنا، وئین عدتم عدنا. ئەگەر ئێوە جارێکی دیکە بگەڕێنەوە لە بۆ ئیفسادکردن، خۆی ئیفسادیان هەر بەردەوام بووە، بەڵام ئیفسادێکی گەورەی سێیەم ئەگەر ئەنجام بدەن عدنا، خوای گەورە دەفەرمێ ئێمەش جارێکی دیکە دەگەڕێنەوە. ئێمەش جارێکی دیکە بەندەگەلێکی خۆمان لە بۆتان دەنێرین کە لە ناوتان ببات. کەواتە هەر بەجێری ئاەتەکانی سوورەتی ئیسراء نەک بەو تەفسیرەی کە زانایانی ئەو سەردەمە لە بۆیان کردێ، بەڵام بەجێری ئەو یاسا خوایە وئین عدتم عدنا دەتوانین بڵێن بەڵێ ئاەتەکانی سوورەتی ئیسراء بەڵگەیە لەسەر لە ناوچوونی ئەو قەوارە زایۆنیە کە بۆ جوولەکەکان و بۆ بەنی ئیسرائیل دروستکرایە. هەر تەکیدیش لەسەر ئەوە دەکاتەوە کە ئاەتی 167 سوورەتی ئیسراء کە خوای گەورە دەفەرمێ وئذ تەئەذەنە ڕەبوک، خوای گەورە وعدی دایە وئذ تەئەذەنە ڕەبوک لەیەبعەثەنە عەلەیهم إلى يوم القيامة حتى ڕۆژی قیامەت خوای گەورە هەر دەبی کەسانێکیان لە بۆ بنێری من يسومهم سوء العذاب. ئاەتەکان تەعەن لە باسی چیرۆکی ئەصحاب السەبتە، خوای گەورە وعدی دایە کە تاوەکو ڕۆژی قیامەت هەر بەردەوام خەڵکانێک دەبی هەبن تعزیبیان بدەن. من يسومهم سوء العذاب ئەوە تەئکیدکردنەوەی لەسەر ئاەتی وئین عدتم عدنا. ئەوە بەنسبەت مەسیری بەنی ئیسرائیل لە قورئان. لە سونە دیارە ئەمە حەدیثێکمان هەیە کە باسی ئەو شەڕەی کە لە نێوان مسلمانان و جوولەکەکاندا ڕوودەدات. ئەویش حەدیثی لا تقوم الساعة، ڕۆژی قیامەت دانایە حتى يقاتل المسلمون اليهود فيقتلهم المسلمون، مسلمانان دەیان کوژن حتى يختبئ اليهود من وراء الحجر، يعني يختبئ اليهودي من وراء الحجر والشجر فيقول الحجر أو الشجر يا مسلم يا عبد الله هذا يهودي خلفي فتعال فاقتله إلا الغرقد فإنه من شجر اليهود. ئەو حەدیثێک کە هەمومان دەیزانین جوولەکەکان کە لە پشت دار و بەرد خۆیان دەشارنەوە، دار و بەرد بە جواب دێ ئەی مسلم ئەی مسلمان ئەی عەبدی خواوەرە ئەوە جوولەکەت لە پشتە من خۆی شاریتەوە وەرە بیکوشە. ئەوە لەفظی مسلمە، لەفظی بخاری حەدیثەکە متفق عليهە. لەفظی بخاری تقاتلون اليهود حتى يختبئ أحدهم وراء الحجر فيقول يا عبد الله هذا يهودي ورائي فاقتله. لفظ بخاري بوشوي بألفاظ ديكش هاتيا. كواتا أو حديثة أوش وعدێکی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم لەسەر ئەوەی کە ڕۆژێک دادێ شەڕێکی گەورە لە نێوان مسلمانان و جوولەکە ڕوودەدا و بە شێوەیە کە کەرامەتێکی وا لە بۆ مسلمانان دروست دەبیت دار و بەرد لەیان بە جواب دێ. بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا ئەو حەدیثە کە تەعەن لە لفظەکەی مسلم لا تقوم الساعة حتى يقاتل المسلمون اليهود، لە هەندێک ڕیوایەتی دیکەی حەدیثەکە هاتیە کە یەکێکە لە علامەتەکانی قیامەت، لە هەندێک لە ڕیوایەتەکانی هاتیە دەڵێ ئەو کاتەیە کە دەجال دێتە خوارێ، یەهود بەگەر دەجال دەکەون، مەسیحی دەجال. ئایا ئەو حەدیثە مانای ئەوەیە کە دەوڵەتەکەیان بەردەوام دەبی تاوەکو ڕۆژی قیامەت، تاوەکو ئەو علامەتەی قیامەت دێتە جێ، یان دەکرێ پێش ئەوە بڕوخێ دەوڵەتەکەیان نەمینێ؟ بەڵێ وەڵامت پێ بوو؟ دەی جوانە جوانە دەست خۆش. خۆی یەک لە ڕیوایەتەکانی حەدیثەکە هاتیە کە حەدیثێکی دوور و درێژە، باس لەوە دەکا کاتێک کە مەسیح عەلەیهی سەلام دێتە خوارێ، ئەو کاتێک کە مسلمانان لە شاری قودس کە پێشنوێژی دەکەن کە دەڵێ مسلمانێکیان پێش دەکەوی، پاشان لەو کاتەدا مەسیح عەلەیهی سەلام دێتە خوارێ کە يرجع القهقرة دەگەڕێتەوە پشتەوە مەسیح بە پێش دەکەوی پێشنوێژیان لە بۆ دەکا، یعنی ئیشارەتی تێدا لە بۆ ئەوەی کە ئەو کاتە قودس لە ژێردەستی مسلماناندایە. هەتا پاشان کوشتنی مەسیحی دەجال لە هەمان ئەو حەدیثە کە باز دەکا، دەڵێ لە شاری لود مسلمانان دەچنە ئەوێ. شاری لود ئێستایەکە کە لە شوێنەکانی کە ئەوەی پێی دەگوترێ منطقەی 48 هەر لە ساڵی 48ەوە ئیسرائیل داگیری کردی، ئەوەی کە مەتارەکەی لێ مەتاری بن گۆریۆنی لێ ئێستا لەو شوێنەدایەکە مەسیح عەلەیهی سەلام مەسیحی دەجال دەکوژی، یعنی ئیشارەتی تێدایە لە بۆ ئەوەی کە لەو کاتەدا شاری لود دیش لە ژێردەستی مسلماناندایە.
کەواتە ئیشارەتمان هەیە ئاماژەمان هەیە لە هەمان حەدیثەکان هەمان ڕیواتەکانی ئەو حەدیثە لەسەر ئەوەی کە بەڵێ دەوڵەتەکەیان دەڕوخێ بەڵام وەکو جوولەکە دەمینێن ئەو کاتێک کە بەگەر مەسیحی دەجال دەکەون یعنی ئەو حەدیثە نابی وامان لێ بکە ئێمە دەستە و سام بین بڵێن تازە تاوەکو ڕۆژی قیامەت ئەو شتە ڕوو نادا دەوڵەتەکەیان تاوەکو ڕۆژی قیامەت دەمینێ نەخێر دەکرێت بەڵێ ئاماژەمان هەیە لەسەر ئەوەی کە دەوڵەتەکەیان دەڕوخێ بەڵام ئەو شەڕە گەورەیە کە ڕوودەدا لەو کاتێک کە هێشتا جوولەکە هەرماون دەکرێت جارێککە گەڕابنەوە لە هەندێک شوێنی فەڵەستیندا مەسەرەن وجودیان هەبوو بی ئەو کاتە شەڕە گەورەکە ڕوودەدا لەگەڵ ئەواندا ئەوە بەنسبەت مەسیری جوولەکە و قوارەی زاوێنی لە قورئان و لە سونە ئێستا بینە سەر مەسیریان لە لای کتێبەکانی خۆیان لە کتێبی مقدس لە تەورات لە تەلمود لە لای حاخامەکانیان دیارە زۆر نبوءات هەیە پێشبینی هەیە لە تەورات و لە ئەسفارەکانی تەورات لەسەر لە ناوچوونی جوولەکە ئەگەر چی خلاف هەیە لەسەر ئەوە طبعا ئێمە اعتماد ناکەین لەسەر تەورات و کتابە مقدسەکانی ئەوان بەڵام وەکوبڕی ئیستئناسی پێ دەکەین باسی دەکەین لەبەر ئەوەی خۆشیان زۆر لە جوولەکەکان خۆیان ئیستشهادی پێ دەکەن خۆیان زۆریان قەناعەتیان پێ هەیە بەڵام ئێمە بڕێ اعتیمادی سەتاسەتمان لەسەری هەبی بە یەقینی پێمان وابی کە بەهۆی ئەو نبوءاتانەوە ئیسرائیل دەڕوخێنا بەڵام وەکو شتێکیش وەکو معلوماتێک وەکو زانیاریێک باسی دەکەین چونکە خۆی خلاف لەسەر نبوءاتەکانیش هەیە کە ئایا ڕوویدا یان نا ئەو نبوءاتانی کە لە تەوراتدا هەیە هەر لە بینی خۆیاندا ئەو خلافە هەیە هەندێک دەڵێن ڕوویدایە هەندێک دەڵێن ڕووی نەدایە مثلا یەک لەو نبوءاتانە لە سفری حزقیال لە ئیسحاحی 22 ئاەتەکانی 18 تا 22 كضري وقال لي الرب يا ابن البشر صار لي شعب إسرائيل خريطا تيكلب فجميعهم نحاس وقصدير وحديد ورصاص أو معدانا ضلي كاتك ديهاونا وكورا بعد انصهار الفضة لذلك هكذا قال السيد الرب بما أنكم جميعا صرتم خليطا سأرميكم في وسط أورشليم كما تجمع الفضة والنحاس والحديد والرصاص والقصدير في وسط الكور فتنفخ عليها النار حتى تنصهر سون أو معادنانا أو كان زيانا كدي هاوينا وكورة دتاويتا وإيوش دامنا وأورشليم بوشيوي إيوش دتاوينوا هكذا أجمعكم في غضبي وغيظي وأترككم هناك وأسهركم إيوش بهمان شيوا بوشيوي دتاوينوا دتان هاويما أوشوينا أحشدكم وأنفخ عليكم بنار غيظي وأسهركم في وسط أورشليم كما تسهر الفضة في وسط الكور أدوكو باس ماكر يعني خلاف هندق للجولكان خويا ضلين أو هشتا روي ندايا هندق ضلين روي دايا مثلا لإصحاحي لا سفر إرميا إصحاحي 6 آياتكاني 22 تا 25 وقال الرب ها شعب مقبل من أرض الشمال أمة عظيمة ناهضة من أقاصي الأرض شعبيتي قورا مزن لشمال لباكور دين قابضون على القوس والرمح قساة لا يرحمون رحم بكس ناكا وكالبحر صوتهم راكبون خيولا مصطفة كأن عليها راكبا واحدا لمقاتلتك يا ابن صهيون دين لبؤوي شر لقلبك أي كتسي صهيون طبعا سيايكا أو تيايكا مزقوتي أقصاي لسر مزقوتي لشاري قدس سمعنا خبرهم فاسترخت أيدينا وأصابنا وجع كالتي تلد لا تخرج إلى الحقل ولا تسير في الطريق فسيف العدو رعب من كل جهة هرشيك تهديدك لبويان رويدايانا وكو قلت باسمان كرد ديسان خلاف هي مثلا لسفري عاموس إصحاحي 6 أنتم تفرحون بانتصاركم على لودبار شارك بولا أردن لو كاتا وتقولون أما بقوتنا أخذنا قرنايم أين شارك فها أنا أقيم عليكم يا بيت إسرائيل أمة تضايقكم من ليبو حما يعني حدود حما إلى وادي عربة لجنوب إسرائيل يعني أمتك خلقانك دروز دكم كبردوام بزارتان دكن بردوام شرطان لقل دكن ئەوانە هەیە وجودی زۆری دیکەش هەیە لە تەورات ئەو نبوءاتانە مثلا نبوءەیەکمان هەیە لە کتێبێک هەیە بە ناوی کتێبی زوهار یەکەکە لە کتابە پیرۆزەکان لەلایەن حاخامێکە بە ناوی شەمعون بن یۆحای کە لە سەدەی دووەمی میلادی ژیایە ئەو حاخامە باسی ئەوە دەکا لە نبوءەتەکەی دەڵێ يأتون من أرض بعيدة إلى جبل إسرائيل العالي ينقضون على الهيكل هێرش دەکەنە سەر هەیکەلەکە ويطفئون الأنوار چرایەکان هەموو دەکوژێنەوە يعبرون فلسطين ناشرين الدمار الكامل تەواو وێرانی دەکەن
ولا تخلص إسرائيل وكل من صودف طعن حال أو بيجن ديكوجن وكل من وقع أخذ بالسيف وكل من يتلو اسمع يا إسرائيل الرب إلهنا يقتل وسيهرب بنو إسرائيل حتى سهل أريحة ثم يأتي أبناء آشور فيدمرون إسرائيل. قصيديك هي قصيديك عين أنها تنبؤية كلمعهدي لاهوتي يهودي لأمريكا بارزراو لصالي 1928 كم زار أشكراكرا كذلك سوف يتحارب الأدوميون والإسماعيليون يعني روم وإسماعيل كان يعني عرب مسلمانا في سهل عكا حتى تغوص الخيول في الدم وتصبح مسعورة سوف ترجم غزة وبناتها غزة رجم دكري قصف دكري وسوف تضرب عسقلاني استا أو كأوان بيدرن أشكلون وأشدود أسدود بالرعب ليه ددري أو أنا همو هي أو أنا وجودي هي أوشتانا وزوريان باوريان بي هي هندێک شیان دەڵێن نەخێر ئەوانە ڕوویدایە لە لای هەندێک لە کەسایەتیەکانیان لای سەرکردەکانیان وا مەشهورە کە ئیسرائیل سێ یعنی ئاباء الصهیۆنیە یان ئاباء ئیسرائیل سێ باوچیان هەیە یەک لەوانە بنگۆریۆن دووەمیانەکە ئەوە بنگۆریۆن یەکەمیان ئەوەی کە توانی وعدی بەلفۆر وەربگری لە بەریتانیا دووەمیان ئێستا ناوەکەیم لە بیرنی ئەوەی وعدی بەلفۆری وەرگرت جوولەکەکە بێزگە لە هرتزل ئێستا ناوەکەم لە بینێ دووەمیان بنگۆریۆنە کە سەرۆک وەزیرانی یەکەم سەرۆک وەزیرانی ئەو دەوڵەتە بوو کاتێک دامەزرا لە 48 سێمیشیان حایم وایزمان بنگۆریۆن ئەوجا نەک حایم عەفوەن ناحوم گۆڵدمان کتابەکی هەیە بە ناوی المفارقة اليهودية دەجێڕیتەوە دەڵێ لە ساڵی 1956 دەڵێ بخۆم لە شەوێک لە لای بنگۆریۆن بووم تاوان زۆر سیقەی پێ هەبوو بەو ناحوم گۆڵدمانەی و هەموو ئەسراری خۆی لە بۆ باس کردیان دەڵێ لە بۆمی باس کرد بنگۆریۆن کە دەڵێ من هیچ سەبەبەک نابینمەوە کە عەرەب لەبەر چ سەلام و ئاشتیمان لەگەڵ ببەستن دەڵێ ئێمە هاتین خاکمان داگیر کردینە ڕاستە ئەمە وعدەکە قەنەعەتیان وایە کە وعدەکی خوایە پێماندرایە لە کتێبەکانماندا بەڵام ئەوان چ علاقەیان بە وعدە هەیە لەبەر چ ئاشتیمان لەگەڵ مۆر بکەن پەیماننامەی ئاشتیمان لەگەڵ مۆر بکەن دەڵێ ئەمش لە زیاتی ئەوان بم هیچ ئەو پەیماننامەیە مۆر ناکەم لەگەڵماندا پاشان دەڵێ پێمی گوت ئەی ناحوم جێت لێبی دەڵێ من ئێستا تەمەنم 70 ساڵە دەوروبەری 70 ساڵم ئەوە لە ساڵی 56 دەڵێ ئەگەر پرسیارم لێ بکەی ئایا ئەمن کاتێک مردم لە ناو خاچی ئیسرائیل دەفن دەکرێم یان نا دەڵێم بەڵێ ئیخۆم دەتوانم بڵێم کە من لە ناو خاچی ئیسرائیل دەفن دەکرێم چونکە دەڵێ ئەو دەوڵەتە لەوانەیە تا 10 ساڵ تا 20 ساڵیت کە بمینێ بەڵام ئەگەر پرسیارم لێ بکەی ئاموسی کوڕەکەی ناوی ئاموس بووە ئاموسی کوڕم کە ئێستا تەمەنی 50 ساڵە ئەوە لە دەوروبەری ساڵی 56 دەڵێ ئایا کوڕەکەم لە خاچی ئیسرائیل دەنێژرێ کاتێک مردیان نا دەڵێ وەڵامەکەم ئەوەیە 50 بە 50 متأكد نیمە ئایا ئەو دەوڵەتە دەمینێ یان نا طبعا ما دەوڵەتەکە هەتا ئێستاش مایە بەڵام باسەکە لە چییە باسەکە لە دامەزرێنەری ئەو دەوڵەتە یەکەکە لە دامەزرێنەرەکانی ئەو دەوڵەتە لەو کاتەدا ئەو ترسەی هەبووە بەخۆیان زانیتیان چیان کردیە بە فەڵەستینیەکان و چ جەریمە و چ قەسابخانەیەکیان کردیە زانیتیان دەوڵەتەکەیان لەسەر چ زوڵمێک چ ستەمێک دامەزرایە لەبەر ئەوە لەو کاتە ترسی هەبووە کە ئەو دەوڵەتە بەردەوام نەبی ئەوە دامەزرێنەرەکەیان بەو شێوێ هەتا ناحوم گۆڵدمان دەڵێ پێم گوت یعنی ئەوە تو کو ئەو قسەیە دەکەی کو خەوت لێ دەکەوی کە ئەو قسەیە دەکەی ئەوجە پێی دەڵێ وەڵامی دامەوە دەڵێ زۆر بە هادیئی دەڵێ وەڵامی دامەوە من قال لك إنني أعرف ما هو النوم يا ناحوم چێ دەڵێ دەنوم دەڵێ چێ دەڵێ من خەوم لێ دەکەوی لەو کاتەدا دامەزرێنی لە دەوڵەتەکەیان ئەو ترسەی هەبووە ئەو ترسا هەر بەردەوامیش بۆ لە لای هەمویان ئەو قەناعەتیان هەیە کە ئەو دەوڵەتە بەردەوام نابی مەسەلەکە مەسەلەی کاتە ئەوەندێک پێیان دەکرێت کاتەکەی درێژ دەکەنەوە ئەگە ناوەکو مەسیری دەوڵەتەکەیان دەزانن کە مەسیری بەردەوام نابی مەسەلەیەک هەیە کە ئەوەی پێی دەگوترێت لعنة العقد الثامن ئەوەی کە ئەبوو عوبەیدە باسی کرد لە یەک لە تەسریحەکانی لعنەتی دەیەی هەشتەم ئەو لعنەیە چییە کە
سەرکردەکانی ئیسرائیل خۆیان ئێستا زۆرجار باسی دەکەن. محەممەد ئەحمەد ڕاشد عەبدولمونعیم صالح العزی محەممەد ئەحمەد ڕاشد ناوی حەرەکەیەکەیە کە لە دوعات و قیاداتی ئیسلامی لە عێراق قەدیم ڤیدیۆیەکی هەیە لە ساڵی 1992 کە باسی نظامی عالەمی نوێ دەکا دەڵێ چیرۆکێک دەجێڕیتەوە دەڵێ خۆم لە ینی ئەو چیرۆکە بۆ خۆی ئامادە بووە و داچی لەگەڵ داچی دەڵێ ڕۆژی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل ساڵی 1948 ئافرەتێکی جوولەکە کە جیرانمان بوو دەڵێ بە گریان و بە مشەوەشیەوە هاتە ماڵمان دەڵێ کە هاتە ماڵمان ینی دخلت تولول وتبكي قالت لها أمي لمن هذا البكاء اليهود جميعا في فرح أو جولك أو رهمو لدل خوشي دانا دولتها لبودروز ولا برتوا دقريه ضل بيغوت لا نخير أو كاتي خوشينيا يفرحون ولكن هذا يوم بداية الانحدار إلى المذبحة راس إس أورد الخوشن بلام أو سرتاي تسون برو قصاب خانيك ضل سنجتمع وسنذبح لەوێ کۆ دەبینەوە بەڵام هەموو سەر دەبڕدرین هەموو دەکوژرین جا محەممەد ئەحمەد ڕاشد دەڵێ من دەرێ منداڵێکی گچکە بووم ئەنی جێم لێ بوو لەو شتا دەڵێ هەتا باسی ئەوەشی کرد دەڵێ 76 ساڵ احتیمالی هەیە ئەو دەوڵەتە بەردەوام بێ ئەو ئافرەتە ئەو پیرێژنە جوولەکەیە لەو کاتە ئەو قسەی کردیە 76 ساڵ 76 ساڵەکە بە میلادی حسابێکی دەکاتە 24 ساڵی 24 بەڵام بە ساڵی هیجری ئەگەر حسابی بکە ئەوەی کە بەسام جەڕار تهدیدی کرد بوو بە ساڵی هیجری دەبووە لە بەحساب لە ساڵی 2022 کە ئەو نبووەیە کرد دەبووە ئیسرائیل بڕوخێ بەڵام نەڕوخە دیسان ئەمە لێرە دەڵێن ئەوەمە قەناعەتمان یعنی و نیە بڕێ بە 100 ئەو شتانە باز بکەین بەڵام باسەکە لە ترسێکە کە لە دڵی هەموو جوولەکەکاندا هەیە مەسەلەن عەبدولوهاب المسیری بەڕەحمەت بی ساڵی 2025 تەوەقوع دەکا شيخ أحمد ياسين برحمد بمثلا لمقابلة كي لقل أحمد منصور باسي أو دكا كذا الدور بري صالي 2027 طبعا تحديد كرني صال إما بهيت شيء لقل داني شكوتا أو 2012 روي 2022 روي إسرائيل هرما 2025 نزيكا 27 نزيكا آدمين نازانين أو غيبة بلام دياري كرني صال باشنية هر دروخي كيني نازانين بلام صال كان دياري نكري مثلا هل لسر أو لعنة العقد الثامنة كقطمان يعني أو أساسك بكلابو أو كبري زاناني مسلماني أو سردما پشتیان پێبەستیا بخۆی بنی ئیسرائیل لە تاریخدا دوو دەوڵەتی گەورەیان هەبوو دەوڵەتەکەی و بەنی پیشانشینی گچکیان هەبووە بەڵام دوو دەوڵەتی گەورەیان هەبوو یەکیان دەوڵەتی پێغەمبەر داود و سولەیمان عەلەیهیمە السەلام کە تەمەنی 80 ساڵ بوو ئەوی دیکە کە مەملەکەتی شانشینی حەشمونی پێدەگوترێ لە ساڵی 140 پێش لە ساڵی خود چلی پێش لەدایک بوون تاوەکو ساڵی دەکات 10 ساڵ پێش لەدایک بوون تاوەکو ساڵی 70 ئەویش بە هەمان شێوە 80 ساڵ یاخود 70 شتێک ساڵ بوو ئەو 70 شتێک ساڵ بوو ئەویش ڕووخا کەواتە هەردوو دەوڵەتە گەورەکەیان لە عەقدی لە دەیەی هەشتەم ڕووخا ئەوە ئێستا بوویتە گرێک لەلایەن کە ئێمە هیچ دەوڵەتێکمان هەشت دەیە هەشت عەقد تەجاوز ناکە لە دەیەی هەشتەم دەڕوخێ هەتا خودی نتنیاهۆ لە ساڵی 2019 کە دیعای انتخابی دەکات دەکرێت و بەشێک بێت دیعای انتخابی بەڵام یعنی کەئەنەو ئەسڵەکیشی هەیە لەلایەن کەئەنەو ئەو ترسیان هەیە کە باسی ئەوە دەکات دەڵێ ینی باسی ئەو مەملەکەتی حەشمۆنیەکە دەکات دەڵێت نزیکەی 80 ساڵ بەردەوام بوو بەو شێوەیە دیعای انتخابی دەکات کە دەڵێ ئەمن زەمانەتی ئەوەتان لەبۆ دەکەم کە ئەو دەوڵەتە بەردەوام بی تاوەکو بەلای کەم تاوەکو 100 ساڵ یادی 100 ساڵی خۆی بکاتەوە نتنیاهۆ باسی ئەوە دەکات باسی ئەو لعنەتە دەکات هەر لەبەر ئەوە بوو کە ئەبوو عوبەیدا بەبیری دێنیتەوە ڕئیس وزەرای پێشترەی ئیسرائیل ئیهۆد باراک کە لە ساڵی 2000 تا 2001 ڕئیس وزەرا بوو پاشان وەزیری دیفاع بوو مەقالەیەک دەنووسی لە سەحیفەی یەدیعۆت ئەحرۆنۆت لە ساڵی 2022 عینەن بە هەمان شێوە باسی ئەوە دەکات کە لە ناوچوونی ئیسرائیل و ئێستا ئەمە وایە خەریکە لە ناو عەقدی هەشتەم داین لە ناو دەیەی هەشتەم داین بە هەمان شێوە باسی ئەو دوو دەوڵەتە دەکات کە لە عەقدی هەشتەم
لە ناوچوە ئەو هەتا هەندێک شتی دیکە باز دەکات دەڵێ مەسەرەن ئەمریکا لە عەقدی هەشتەم لە دەی هەشتەمی تووشی جەنجی ناوخۆ بوو ئیتالیا لە دەی هەشتەم مەسەلەی فاشیەت کە بۆ هۆی لە ناوچوونی ئەڵمانیا بە هەمان شێوە لە دەی هەشتەمی دەوڵەتەکەی تووشی نازیەت بوو کە ئەوش بۆ هۆی لە ناوچوونی هەتا ئیتحادی سۆڤیەتی لە دەی هەشتەم لە ناوچوو هەنی ئەو شتانە هەموو باز دەکەوەکو بەڵگەیەک دەیهێنیتەوە. نەفتالی بینیت ڕئیس وزەرای پێشترەی ئیسرائیل پێش نتنیاهو کە ئەویش بە هەمان شێوە ڕئیس وزەرا بوو ئەویش بە هەمان شێوە باسی ئەو مەسەلەیە دەکات بە هەمان شێوە ئەویش باسی ئەو مەسەلە دەکات لە پۆستێک لە حساباتەکانی خۆی لە سوشیال میدیا کەواتە ینی وجودی هەیە هەتا لە ناو خۆشیاندا ئەو مەسەلەیە ترسیان هەیە ئێمە یعنی وەکو گوتمان قەناعەت ناکەین بۆ ینی مەرز نییە شتەکە ینی ئەو نیە بڕێ یەقین بی 100% کە لە دەی هەشتەمدا بڕوخێ بەڵام ئەو ترسە لە ناودڵیاندا هەر هەیە. هەندێک لە قسەکانی دیکە و تەسریحاتی دیکەی هەندێک لە ینی کەسایەتیەکانیان مەسەلەن یۆڤال دیسکن کە سەرۆکی شاباک بوو پێشتر سەرۆکی شاباکی پێشتر ینی جیهازی ئەمنی عام مەقالەیەک دەنووسی لە یەدیعۆد ئەحرۆنۆت کە دەڵێ ئیسرائیل لە بۆ جیلی داهاتوو خۆی جیلیش عادەتەن 40 ساڵ دەخایێنێت دەڵێ لە بۆ جیلی داهاتوو نامینێ ئیسرائیل لە بۆ جیلی داهاتوو دەڵێ نامین هەتا ئەو باسی ئەوە دەکات زیادبوونی نسبەی ڕێژەی فەڵەستینیەکان و زیادبوونی ڕێژەی حریدیم ینی کاتە ئەو جوولەکانی کە جوولەکە بەدینەکان کە دەڵێ ئەوانە ئەرکێکی گەورەن لەسەر ئیسرائیل. ئیبراهام یۆرگ سەرۆکی پێشووی کنێست ینی پەرلەمانیان و سەرۆکی پێشووی مونەزەمەی سەهیۆنی بە هەمان شێوە ئەویش باسی ئەو بابەتە دەکا باسی لە ناوچوونی ئیسرائیل دەکا دەڵێ ئیسرائیل وەکو گیتۆ ئەوەیە کە ئەوان طبعاً پێشتر پێش دروستبوونی ئەو دەوڵەتە لە هەر شوێنێک بژیابان ئللا ینی گەڕەکێکی داخراویان هەبوو لە بۆ خۆیان کە تێکەڵی خەڵک نەدەبوون دەڵێ ئێستاش لە ناو دەوڵەتان ئیسرائیل گیتۆیەکە شوێنێکی داخراوە کە هۆکارەکانی لە ناوچوونی خۆی هەڵگرتیە. دەڵێ ئیسرائیل ینی ئێستا هیچ بایەخ بە فەڵەستینیەکان نادا و یان دەڵێ لەبەر ئەوە هیچ ینی نابی ینی لە لای شتێکی مفاجە ئەبی کە فەڵەستینیەکانیش بە هەموو شێوێک هەوڵ بدەن کە لە ناوی بن و بیکوژن. مێژونووسێکی ئیسرائیلی بەناوبانگ بە ناوی بینی مۆریس کە یەکێکە لەوانەی کە پێیان دەگوترێ ئەوڕۆ المؤرخین حرەکەت المؤرخین الجدد مێژونووسە نوێیەکان کە قەناعەتیان بە ڕیوایەتی ئیسرائیلی نییە بە هەمان شێوە ئەویش مقابلەیەک لەگەر سەحیفەی هائارتس لە ساڵی 2019 دەڵێمە هیچ دەرچەیەکمان نییە ئللا ینی ئەو دەوڵەتە دەرێ لە ناو دەچی ئەگەر هەریز نەبی وەکو دەوڵەتێکی یەهودی بەردەوام نابی چکە نسبەی عەرەب بەردەوام دەڕێ زیاتر ئەوان ڕێژەیان زیاتر دەبی لە نسبەی یەهود. وتەبێژی جەماعەتی ناتۆری کارتا کە ئەو جەماعەتە لەوانن لەو یەهودیانن کە باوەڕیان بە دەوڵەتی ئیسرائیل نییە ئەوان پێیان وایە کە ئیسرائیل دروستکردنی ئەو دەوڵەتە بە ناوی ئیسرائیل ئەوە مخالفەی وعدی خوایە مخالفەی تەعالیمی تەوراتە چونکە دەڵێن ئێمە کاتێک لە تەولە ئەو خاکە دەرکراین ئەوە سزایەکی خوایی بوو بەسەرماندا نابی جارێکی دیکە کۆبینەوە لەو خاکە لەبەر ئەوە ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل بە کوفر دادەنێن کە ئەحمەد منسوور مقابلەیەکی لەگەر دەکات لە مقابلەکە عینەن بە هەمان شێوە ئەویش باسی ئەو نبوئاتانە دەکەن دەڵێ بەڵێ نبوئات هەیە و پێشبینی هەیە زۆر بۆی کە ئیسرائیل لە ناو دەچی بەڵام دەڵێ نازانین کەینێ ئەو شتە ڕوودەدا. ڕۆژنامەنووسێکی ئیسرائیلی هەیە بە ناوی ئاری شافیت لە مەقالێک لە هائارتس بە هەمان شێوە ئەویش باسی ئەوە دەکات دەڵێ ئێمە ینی گەیشتینە خاڵی نقطة لا عودة خاڵی نەگەڕانەوە دەڵێ ینی ئیسرائیلەکان کاتێک هاتنە فەڵەستین لە بۆیان بە دەرکەوت کە تووشی چ درۆیەک بوون کاتێک کە گوتیان ئەوە خاکێکی بێگەلە دەدرێتە گەلێکی بێخاک کە هاتی لەمان بە دەرکەوت کە ئەو خاکە گەلی خۆی هەبوو. لە ئاخریە کەی باسی ئەوە دەکات ئین الئیسرائیلین یدرکون أن لا مستقبل لهم في فلسطین دەزانن هەموو ئیسرائیلەکان کە داهاتویان نییە بە هیچ شێوێک داهاتویان لەو خاکەدا نییە. زۆری دیکە هەیە لەو شایەتیانە لەو تەسریحانە لەو قسانەی کە مەسئولین و مێژونووس و ڕۆژنامەنووس و شیکەرەوەکانیان باس لەو بابەتە دەکەن کە ئەو دەوڵەتە مەسیری هەر لە ناو چوونە بەڵام کاتەکەی کەینەیە نازانین. خاڵێکی دیکە کە یعنی وەکو یەکێکە لە مژدەکان مەسەلەی دیمۆگرافی مەسەلەی سوکان دانیشتوان باسی ویلادەت طبعاً
تەنها چەند ساڵێک بۆ چەند ساڵی ئاخرینە بی ئێستا نسبەی ویلادەت تقریبا وەکو یەکی لێ هاتەوە ئەو ئافرەتانی فەڵەستینی و لەگەر ئافرەتانی یەهود وەکو یەکی لێ هاتەوە تقریبا نزیکی یەک بووە ئەگەنا تا ئێستا نسبەی ویلادەتی فەڵەستینیەکان دائیمەن زیاتر بووە لە جوولەکەکان دائیمان ڕێژەکە ڕێژەی عەرەب ڕێژەی موسڵمانە ڕێژەی فەڵەستینەکان ناو خاچی فەڵەستینی داگیر کراوە خاچی ینی 48 بەرەو زیاتر بوون چووە ئەو مەسەلەیە کە قەرەضاوی ڕەحمەتی خوای لێ بێ هەموو جار پێی دەگوت ئەگەر ئەوان قنبلەی ذرریەیان هەبی القنبلە الذرریە ئێمە قنبلەی ذوریەمان هەیە قنبلەی ذوریە 90 منداڵ بوون زیاد بوون یعنی ئێمە بەو سیلاحە بەو چەکە ئێمە شەڕیان لەگەڵدا دەکەین مەسەلەی هیجرەتکردن کۆچکردنی پێچەوانە طبعاً ئێستاش وەکالەی یەهودی و منەظەمەی سەهیونی بەردەوام هەوڵ دەدەن کە خەڵک بینن جوولەکەکانی دنیا کۆ بکەنەوە بیان هێنن لە بۆ ئیسرائیل مەسەلەن تەنها لە ساڵی 2022 بەهۆی جەنگی ئۆکرانیا و رووسیا 7,000 جوولەکەکانی رووسیا و ئۆکرانیایان هینا لە بۆ ئیسرائیل بەڵام لە مقابلی ئەوەشدا چمان هەیە کۆچکردنی پێچەوانەمان هەیە نەک هەر پێش ینی لە کاتی تۆفانی ئەقسا پێش تۆفانی ئەقساش مەسەلەن هەندێک لەو دیراسانەی کە لەو ئیستیطلاعانەی کە کرایە لەو بارەوە ئیزاعی ئیسرائیلی ڕسمی ینی رادیۆی ئیسرائیلی ڕسمی لە ساڵی 2023 مانجی ئاذار مانجی 3 دەڵێ 25 لە سەدای جوولەکەکان ئەوانەی کە لە سەروی تەمەنی 18 ساڵن بە جددی بیر لەوە دەکەنەوە کە ئیسرائیل بەجێبێڵن دیراسەی دیکە هەیە کە لە مانجی 7 2023 کرایە منظمەیەک کردیتی FRERI لە تەل ئەبیب باسی ئەوە دەکا دەڵێ 152 گەنجەکان 154 گەنجەکان بە جددی بیر لەوە دەکەنەوە کە ئیسرائیل بەجێبهێڵن چکە دەڵێن مستەقبەلمان نییە مەسیرمان نییە لەو قوارەیە زۆرە طبعاً ئیحسائیەکان زۆرە بەڵام لەبەر کاتەکەین مهم باسەکە لەوەیە کە ینی ئەو جوولەکانی کە دێنە ئەو خاکە کاتێک هیجرەت دەکەن هەتا ئەو جوولەکانی کە لە 2022 لە ئیسرائیل لە رووسیا و ئۆکرانیا کە هاتن بەشێکی زۆریان جارێکی دیکە پاش ئەوەی کە جنسیە ئیسرائیلیان وەرگە جارێکی دیکە هیجرەتیان کردەوە مەبەستەکان بەس ئەو بوو لەو جەنگەی رووسیا و ئۆکرانیا ڕزگاریان بی لێرە بێن جنسیە ئیسرائیلی وەربگرن پاشان بڕۆنەوە لە خۆیان بڕۆنە دەوڵەتەکی دیکە یعنی دەوڵەتێک کە دامەزرایە لەسەر ئەساسی کۆکردنەوەی ئەو هەموو جنس و ئەو هەموو عێرق و نەژاد و ئەو هەموو نەتەوە جیاوازە کابرا کە دێتە ئەو وڵاتە دێ دەژی تەمشادەك تەحمل ناکە ینی تەئەقلم ناکە تەئەقلم ینی ناتوانانی بخۆی بگونجێنی لەگەڵ ئەو کۆمەلگای نوێی کە دەوێتی دابژی لەبەر ئەوە جارێکی دیکە کۆچ دەکاتن مثلەن هەر لە دوای ینی ئەو کۆتمان 1800 جوولەکەی ڕووسی جارێککە دەڵێ کۆچیان کردیتەوە لە بۆ ئەو وڵاتانی لێی هاتینەیان چوینەوە وڵاتی دیکە مەسەلەی طبیعەتی ئەو کۆمەلگایە یعنی مە زۆر جار ئەو ئاەتەی کە دکتۆر پشتیوانیش باسی کرد تحسبهم جميعا وقلوبهم شتى ئێمە وا دەزانین کە ئەوانە هەموو یەکن بەڵام بە هیچ شێوەیەک وانە وقلوبهم شتى دڵیان لەگەڵ یەک نییە هەر خۆی پێش ئەو تۆفانی ئەقسای ئەوە 3-4 ساڵە 4-5 ساڵە ئەو ئیسرائیلە 5 انتخابات کرایە 5 انتخابات لە ناحی سیاسیەوە بە هیچ شێوەیەک مستەقر نەبووە هەر مزاهرەتەکانی ساڵی 2022 ئەوانە بینیمان کە ئەنی خەریک بوو دەوڵەتەکەیان بڕوخێ مستەقر نییە دەوڵەتێک کە تا ئێستا دەستوری نییە تەسەوڕ دەکەن ئیسرائیل تا ئێستا دەستوری نییە تاکە دەوڵەتە لە جیهان کە دەستوری نییە هەندێک قوانینی ئەساسی هەیە دەوڵەتێک کە تا ئێستا حدودی دیار نییە ینی دەوڵەتێکی وەکو بە عەرەبی دەڵێن هەش ینی زۆر شر و شۆق ینی ئەساسێکی بەهێزی نییە کە لەسەری بەردەوام بی هەتا لەلایەنی دینیەوە ئەو جوولەکانی کە لەوێ هەن ئەوە نیە بڕێ هەموو یەک جۆر بن مەسەلەن ما ئێستا یەهودی ئیشکناز هەیە سەفاردیم هەیە ئیشکنازیەکان ئەوانن کە ئەسلیان دەگرێتەوە لە بۆ مەملەکەتی خەزەر کە لە سەدەی هەفتی میلادی لە منطقەی قەوقاز و ئەوانە ژیاینە پاشان هجرەتیان کردێ لە بۆ ئەوروپا و ئەڵمانیا ئەو شوێنانە یەهودی سەفاردیم هەیە کە لە پێشتر لە پرتوغال و ئیسپانیا بوون و پاشان لە وڵاتە ئیسلامیەکان نیشتە جێبوون سامریەکان هەن ئەسڵەن باوەڕیان بە تەلمود نییە باوەڕیان بە زۆربەی ئەسفارەکانی تەورات نییە تەنها باوەڕیان بە 5 سیفرەکەی یەکەمی تەورات هەیە مثلەن یەهودی کایفنج هەیە سینین ئەوانە ئەسڵەن وەکو هەر بۆکو کۆنفۆشیۆسیوان
يعني هەندێک عقائدی سینیان هەیە عینە لە هەندێکیان هەیە ئێستا کە لەناو ئیسرائیلدا دەژین یەهودی فلاشا هەیە کە ئەثیوپین ڕەشپێستەکانن وەکو عەبدولوهاب مسیری لە کتابەکی باز دەکات دەرێ برادەرێکی فەڵەستینیم هەبوو دەڵێ کەمە نوێژمان بە جەماعەت دەکرد لە شوێنە دەرێک لەو یەهودی فلاشیان هات یەکسەر هات نوێژی کرد لەگەڵەمە يعني طبيعة ثقافتەکی مسیحیان هەیە هەندێکیان ثقافتەکی مسلمانیان هەیە کە چوە لە ئەثیوپیا ژیانە و بە حسابێژ یەهودینە و ئەو دەوڵەتەدا دەژیان ئەسڵەن باوەڕیان بە زۆر لە بەشەکانی کتابی مقدس نییە باوەڕیان بە هەندێک لە بەشەکانی کتابی عهدی جدید هەیە کە مەسیحیەکانە مەسەلەی ئەو جێشەی کە تا ئێستا باز دەکرا کە لا یقهر کە بە هیچ شێوێک نابەزێنرێت لەو تۆفانی ئەقسای بینیمان کە چی بەسەر هات لە شەڕی 73 مصر کە هجومیان کە دەسێت سەریان بینیمان کە چیان بەسەر هات لەو شەڕێکە ئێستا دەیبینین ڕۆژانەکە حەماس و کتابی قەسام بڵاوی دەکاتەوە کە چۆن ڕادەکەن هەر ئیسرائیل خۆی بە بۆ دوسێ ڕۆژی ئاخری ئاعترافی کرد کە یەک لە سەریەکانیان بە تەواوەتی ڕایان کرد و شوێنەکەیان چۆل کرد ئەو مۆسادەی کە وا باز دەکرا کە بە قوترین جیهازی ئیستخباراتە لە جیهاندا بە هەمان شێوە لە تۆفانی ئەقسا لە بۆمان بەدەرکەوت 50 کیلۆمەتر داخل بوون قەسام و گروپەکانی دیکەی مقاومە بێ ئەوەی مۆساد پێی بزانی بێزگەلەوەی کە نەک هەر لە تۆفانی ئەقسا چەندین ینی شکستی دیکەیان هەبوو هەر لە ساڵی 2022 لە مالیزیا مەشهور بوو ئەو حالەتە کە فەڵەستینیەکیان گرت و خەتفیان کرد پاشان کەشف بوون و ئیستخباراتی مالیزی هەمویان دەستگیرکردن لە ساڵی 73 بە حساب کە یەک لە سەرکردەکانی بەرگری فەڵەستینی حەسەن سەلامە دەیکوژن بە حساب ئەویان کوشتیە چون کابرایەکی مەغریبی لە فندقێک لە مەطعەمێک شاگرد بوو ئەویان کوشت ئەوە مۆسادی ئیسرائیلی گەورەترین سەرکردە حەسەن سەلامە کە بەتەمابوون بیکوژن یەکەکی مەغریبیان کوشت مەسەلەن اغتیالکردنی خالید مەشعەل محاولەی اغتیالکردنەکەی فەشەلیان لێهینە یعنی حالاتمان زۆرە لەسەر ئەوەی کە مۆسادی ئیسرائیلی ئەو جیهازە ئیستخباراتە بەهێزە نییە کە بڵێ لە هەموو شتەکانیدا ناجح بی و سەرکەوتوو بی زۆرە عنیەکە بخینەوە لە ئەنتەرنێت هەیە ئەو بابەتانە کە چۆن فەشەلیان هینایە لە ئەرکەکانیان ئاخر خاڵکە باسی بکەم بەهێزی و خۆراگری گەلی فەڵەستینی یعنی بەڕاستی جوولەکە ئەو قەوارە زایۆنیە لەگەر گەلێک لیان قەومایە کە ئەو گەلە بە هیچ شێوەیەک ئامادەی تەنازول نییە لە خاکەکەی خۆی گەلێک کە وەکو غەسان کەنەفانی ئەدیبێکی فەڵەستینی مەشهورە عیبارەیەکی زۆر جوانی هەیە بە فەڵەستینیەکان دەڵێ احذروا الموت الطبيعي ولا تموتوا إلا بين زخات الرصاص ئاگادار بن بە طبیعی نەمرن بە مردنی خۆتان إلا لەناو گولە بمرن لەناو سەلیەی گولە بمرن ئەوە شیعارێکتیان هەتا یەک لە صحافیە ئیسرائیلەکان دەڵێ کە لە کاتی هێرشکردن لە بۆ سەرمخێمی جنین دەڵێ لەسەر دیوار ئەو عیبارەیان نووسی بوو بە مردنی طبیعی خۆتان مەمرن لەگەر گەلێک لیان قەومایە کە بە هیچ شێوەیەک لەگەڵی دەرناچن لەگەر ئەو گەلی فەڵەستینیە دەرناچن یەک لە نووسەرەکانیان جدعون لیفی لە صحیفەی ها ئارتس کە بخۆی دژی سیاساتی ئیسرائیلی دژی سیاسەتە عنسوریەکانە لە صحیفەی ها ئارتس دەنووسی دەڵێ يبدو أن الفلسطينيين طينتهم تختلف عن باقي البشر أو قريك لي دروس كلانا بيدتي زور جواز به لقر خلشي ديكا ضري ما عاد ما داجير كردن وأطلقنا عليهم الغانيات وبنات الهوى آفرتي خراب ويسمع برا لاي بلاو كينا ولا ناوي عنده قلت من لو أنا باش تنصالة ديكا وين اللي بين اجتماعنا كان لبير بكن وإذا بجيلهم الشاب كتي زيلي دي كان بيدابوك يفجر انتفاضة هشتاو حفظ انتفاضي صالي هشتاو حفظ انتفاضة الحجارة دەڵێ بردمانە سزنەکان و وتمان لە سزن پەروەردەیان دەکەین لە پاش چەند ساڵێک وبعد أن ظننا أنهم استوعبوا الدرس إذا بهم يعودون إلينا بانتفاضة مسلحة عام 2000 انتفاضة صالي أو زار انتفاضة مسلح سكدار لصالي 2000 كأكلت الأخضر واليابس ضلي قلت أو زار قلنا نهدم بيوتهم ونحاصرهم سنين عديدة حصاريان لسر دكينو خان وكانيان دروخينين كتسي يستخرجون من المستحيل صواريخ يضربوننا بها لمستحيل صواريخ دروست کرد تصور دەکەن حەماس یەک لەو شتانێکە یەک لە وسیلانە ئیسفادەی لێ کرد لە بۆ دروستکردنی ساروخ دوو سەفینەی بەریتانی لە ساڵی 1970 لە وەختی حربی عالەمی یەکەم هەندێک سەواریخی تێدا مابوو چوونە ناو ئەو بەحرە لە شاتیئی غەزە ساروخەکانیان دەرهینەوە بەکاریان هینا لە بۆ لێدانی ئیسرائیل يصنعون من المستحيل صواريخ
رغم الحصار والدم فأخذنا نخطط لهم بالجدران والأسلاك الشائكة أو جداري كدبيني لدوري غزة درستيان كرت وإذا بهم يأتوننا من تحت الأرض أو زال لجير زويل بومان هات أنفاقيان درست كرت حتى أثخنوا فينا قتلا في الحرب الماضية ما بس حرب 2016 حاربناهم بالعقول فإذا بهم يستولون على القمر الصناعي عاموس استيلاء يعني كدستني مسار قمر الصناعي حتى استاج لا زال أهان زور زار دبينين قناة إسرائيلية كان هاك دكري هاك يك ها فلسطيني كباس ما كرك ل 2022 ماليزيا قرتيان قبي حديدي هاك كرت قبي حديدي أو قبة آسنيني كصاروخ كان دقرنتوا أو دخلت شيء عبقريان تيدا لاني إلكتروني هاك يعني كرت استاج زور زار أوشتهي يعني كزور زار مين صاروخ كاني خويا بعادي دكري يعني ناتوان صاروخ كاني حماس بقرنوا عبر بث التهديد كما حدث حينما استطاع شبابهم الاستيلاء على القناة الثانية. خلاصة القول يعني كرتقسك أويا يبدو أننا نواجه أصعب شعب عرفه التاريخ سرسخترين قلب موجود أما روبرويان دبينه لبن أوضر لا حل معهم سوى الاعتراف بحقوقهم وإنهاء الاحتلال حلك إلا أويا دان بما فكان يان بنينو واز لداجر كني خاك كان بهني كواتا إسرائيل كان لقر أو قال ليان قومه أو قال لك اسم روجانا دام دبينين لفيديو كان خوراقري خلشي غزة آزايتي وتساونا ترسي مجاهدة كاني غزة كدام بينين بتشيويك هيرج دكنا سر دبابو مدرع كانيان أو أنا همي مجدن أو أنا همي مجدي لبو داهاتو كإله دبي أو خاكا بقريتو لبو مسلمانان ومصيري جولك كان بهيت شويق لو خاكدا بردوام نابي داواکارین لە خوای گەورە کە ئێمە ئەو ڕۆژە ببینین خۆی هەر ڕوودەدا هەر دێتە جێ بەڵام زۆر پێمان خۆشە کە بە چاوی خۆمان ئەو ڕۆژە ببینین ئەگەر نا ئەولادەکانمان و نەوەکانمان ئینشاءالله ڕۆژێک دادێ هەر کە ئەو کاتە ببینین ئەو خاکە پیرۆزە و مزگەوتی ئەقسای پیرۆز لەژێر دەستی جوولەکەکاندا ڕزگاری ببین يرونه بعيدا ونراه قريبا إن شاء الله وسبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.